حكومتي بلا فارسي خۆی گەورە و میهرەبان ئێمە وەکو خوێندکارانی ناڕازی لانی پەیوەندیدار و حکومەت ئاگادار دەکەینەوە کە دەبێت پابەند بن بەم داواکارانی خوارەوە باگە پابەندە من بە هیچ شێوەیەک بگومان ئێمە کۆڵ نادەین ئەوانیش دەست بەجێ ئازادکردنی هاوڕێ دەست بە سەرکراوەکانمان بنەبڕکردنی دەستی حیزب لە نێو زانکۆ و پەیمانگاکاندا ریفۆرمێک لە پرۆسەی خوێندن و گۆڕنی بنچینەی منهەج کە تەنها بۆتە ڕۆتینێکی ڕۆژانە ڕێکخستن و کەمکردنەوەی کرێی پاراڵێل و ئێواران بە ئاسایکردن و زیادکردنی دەرماڵە ئەمە داواکاری خوێندکارانە بۆ مەبەستەش چەندین جار خۆپشاندانمان ئەنجامداوە بەڵام ئەوە جێگەی نیگەرانیە جێگەی نیگەرانە هەر بەدەم نەک هەر بەدەم داواکاریەکانمان نۆ نهاتون بەڵکو لەلاەن هێز ئەمنیەکانە و چەند گروپێک لە چەکداران کە بەزین بەدەنەوە هاتون زۆرێک لە هاوڕێ و هاوپیشەکانمان گیراون و دەستبەسەرکراون کەسبوونیان زیاتر لە 100 خوێندکارە ئەوەی زیاتر جێگەی نیگەرانیش ئەوەیە کە لە شەواندا هەڵیانتەوەتە سەر داخیلەکان و زۆرێک لە هاوڕەکانمان دەستگیر کردووە بەپێی ئەو خوێندکارانەشی کە ئازاد کراون چەند هاوڕێکمان ئێستاکە لە زیندانی ئینفرادیدان ئەوانیش کاک شەماڵ لوقمان و ئەمیر والین کە تاکو و ئێستاش ڕێگە بە خێزانەکانیان نەدراوە بیان بین و یاخود هیچ کەسێکی کە سۆراغیان بکات و ئێمە لە کۆتاییدا ڕادێگەنین ئێمە خوێندکار سوورین لەسەر بەدەستهێنانی مەفەسەرەتەکان و بەردەوامین لە هەوڵ و چالاکیمان و داوا لە خەڵکی بە شەڕەفی کوردستان و مامۆستایان نەڕازی و فەرمانبەران و تەواوی چین و تۆژەکانی کۆمەڵگا دەکەن کە هەمویان بێنە سەرخەت بەوەی کە ئەمە بتوانین ئەم دۆخەی کە بەسەر ئێمە داهاتووە کۆتایی پێبێنین و ڕاستی بکەینەوە و بتوانین مەفەکانی خۆمان هەمومان پێکەوە بەدەستی بێنین.